حەوا کە دایکە گەورەمانە لە پەراسووی ئادەم دروست کرا. پەراسوو تەبیعەتی وایە چییە؟ خوارە. هیچ پەراسوویەکت بینیوە ڕاست بێن؟ نە، هەر خوارە. یعنی چی؟ یعنی ئافرەت خواریەکی تێدایە. ئێستا مولحیدەکان دەڵێن ئەها نەمانگوت ئیسلام بەبێ ڕێزی سەیری ئافرەت دەکات. دەڵێن نا، تێناگەن. ئەجینا پەراسوو بە خواری جوانە بەڕاستی؟ خۆی بە خواری جوانە فعلا. پەراسوو بە خواری جوانە. وەرە پەراسووی کەسێ ڕاستکەوە بزانێت چەند ناشرین دەبێت وە تێکیش دەچێت. ئەو خواریە لە ئافرەتدا جوانە، بە مەرجێک تۆ مامەڵەیەکی جوانی لەگەڵ بکەیت. وإن أعوج شيء في الضلع أعلاه. خوارترین شوێنی قەوسایەتیەکەی پەراسوو سەرەکەیەتی. لە ئافرەتیشدا خواردترین شوێنی ئافرەت سەرەوەیەتی کە زمانیەتی دەمێتی. یعنی طبعا لەگەڵ ڕێزماندا بۆ ئافرەتی باش ئەسڵی خلقەت باز دەکەین. ئەجینە چەندان ئافرەتێ لە دەیەها و سەدەها پیا و باشترە، بەس خواری ئافرەت لە دەمی. بۆ نمونە پیا هەر چەندێ باش بێت لەگەڵی یەک شتی لێ ببینێ بەدڵی نەبێ دەڵێ قەت خێرم لە تۆ نەبینیوە. یا غیبەتکردن، ئەزیەتدانی جیران، قیل و قال کە زیاتر لە ئافرەتاندا هەیە، بەکەم سیرکردن. باش پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی فەئین ذەهەبتە توقیمه کەسەرتە. ئەگەر بۆ ئەوە چووی ڕاستی کەیتەوە ئەوە یەکسەر دەیشتێنی. تەوا پەراسوو ڕاست دەبێتەوە برام؟ ڕاست نابێتەوە. بتوێ ڕاستکەیتەوە دەیشتێنی. وە کەسوها تەلاقوها، وە شکاندنی ئافرەتیش تەلاقە. تەوا دەبێت تەلاقی دی. کە بتەوێ وەکو تۆ بێ بە سەبر و بە تەحەمل و مەزبوط بەخوا نابێت. ئیلحاحی لێ بکەیت کە نەبی تەلاقت دەدەم وڵات تەلاقی دەدەیت. نابێت، چونکە نابێت. کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی وئین تەرەکتەه، ئەگەر وازی لێبێنی لەم یەزەل ئەعوەج، پەراسووەکە هەر بە خواری دەمێنێتەوە کە لێی گەڕەی تەمەتەعتە بها. لە ریوایەتیش تر داهاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ بدەیت تۆ ئیستیفادەی لێ بکە، بدەیت تۆ بتوانە لەگەڵ ئافرەتەکەت ژیان بەرە سەر بەخۆشی ئەو خواریەشی تێدا بێ، کێشە نییە. بۆیە فەرمووی وەستەوسو بالنساء خەیرا. کەواتە ئەو پیاوانەی کە کێشە و مشکیلە لەگەڵ خێزانیان دەکەن لەسەر خواریە کە تیاندا هەیە، ئەسڵەن تەبیعەتی ئافرەتیان نەناسیوە، ئەسڵەن ناحاڵین لە دینیش کە تۆ بتەوێت ڕاستی کەیتەوە بەخوا نابێت. ئاخر نازانی چەندێ نەسیحەتم کردو چەندێ پێم وتۆ بەڵێ بەڵێ بەڵام ئەسڵی خلقەتەکەی وایە. ئەمە مبەرر نییە بۆی ئافرەت گوناه و تاوان بکەن، نا. بەڵام تەبعی ئافرەت وەکو تەبعی پیاو نییە، وەکو تۆ بەخوا بە سەبر نییە، وەکو تۆ بە تەحەمل نییە. غالب دەڵێم ناڵم تاکە ئەو سەبر و تەحەملەی کە ئافرەت پیاو هەیەتی ئافرەت نیەتی. ئافرەت بە زووترین شت هەڵدەچێت و سەبر و تەحەملی نامێنێ، عاتفی ترە، شعوری ناسکتر و هەستیارترە. دەبێ ئەو شتانە لەبەر چاو بگریت. سەرەڕای ئەوەش کە کۆمەڵی حاڵاتی بەسەر دێت، حەمل و ویلادە و حەیض و نیفاس و کە ئەوانە هەموو جەوی ئافرەت تێک دەدات. تۆ بتەوێت لە هەموو حاڵەتێکیدا ئەو ئافرەتە وەکو مەستەرە ڕێک بێ، غەڵەت لە تۆیە کە داوای ئەوەی لێ دەکەی ڕێک بێت. نە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی لەگەڵی بژیە، ژیانێکی خۆشی لەگەڵ بەرەسەر، بەڵام ئەو عەوەجەشی هەر تێدا دەمێنێتەوە بەلاتەوە سەیر نەبێت.